ئەو شاری بۆ یەکەم جار مەقاماتی عێراقی تیا لەدایک بوو گواسترای بۆ هەموو شارەکانی تر. ئەو شاری کە تەمەنی شارستانیەتی بۆ 5,000 ساڵ لەمە پێش دەگەڕێتەوە. شارێکی پڕ لە فەرهەنگ، شارێکی پڕ لە کللتور و جوانی. ئێرە شاری کفریە، کفری. Azizey bangma hay beşirme کفری یەکێکە لەو شارانەی کە نمونەی پێکەوەژیانە لە دێر زەمانەوە. کورد، عەرەب، تورکمان، هەروەها جووەکان و موسڵمانەکان هەمیشە لێرە لەم کۆڵانانە لەم خانوانە پێکەوە بە ئاسوودەی و بە ئارامی ژیاون. لێرە ئەمڕۆ حەزم کرد چاوپێکەوتنێک لەگەڵ کاکسەزگین بکەین. کاکسەزگینیان ئەم کاتتان باش خۆشخواز دەکەم. حەزەکەم ئەو باسەمان بۆ بکەیت کە کفری بۆ نمونەیەکە لەوەی کە کاتی خۆی هەم جووەکان و موسڵمان هەم کورد و عەرەب و تورکمان پێکەوە ژیان باسێکی ئەو پێکەوە ژیانەمان بۆ بکە. پێشەکی زۆر سپاسی کەناڵی 24ەکەم بەخێر بێن بۆ ئەم دەرفەتە. بەڕاستی کفری شارێکی دێرینی عێراق و هەرێمی کوردستانە. لە وەخت خۆی ڕێی تیجاری بیە، یعنی لەسەر کفری قەیسەری کۆن و خان و زۆر شتمان بووە. ئێمەش وەکو نەتەوە و کورد و تورکمان و عەرەب جووەکان و وەکو ئیسلام و یەهودیەکان پێکەوە ژیاینە. ئێمە لە کفری بۆ پێکەوە ژیان یعنی تا ئێستا شتێک گەورە لە بینمان نەبووە. ئێمە بە یەکتریەوە جوانین، یعنی بەڕاستی ئێمە گەرەکمان من وەکو گەنجێ هەوڵ بدەم توای ئەم پێکەوە ژیانە ئاشتیە بپارێزین بەرەو پێشی بۆین دوای ئێمە ئەم پێکەوە ژیانە بمێنێ لەم شار و لەم وڵاتەش. هەمیشە کاکسەزگین هەمیشە دووشت هەیە پێکەوە بەستراون کە لە کۆمەڵگەیەکە کە کۆمەڵێک دیانەتی جیاواز کۆمەڵێک نەتەوەی جیاواز پێکەوە ژین. دووشت هەیە خۆشی و ناخۆشی لەو شوێنەکە ڕوئات. لە خۆشیەکانە کە لە کفریان ڕوویاوە، لەو ناخۆشی و نەهامەتیانەشا کە ڕوویاوە. ئەو پشکە بەر هەمووی لای کەوتووە بە یەکسانی وەکو یەک. باسێکی ئەوشمان بۆ بکات چ لە خۆشیەکانە چ لە ناخۆشیەکانە چۆن بوون ئەم پێکەوە ژیانە. بەڵێ بەڕاستی پرسیارە زۆر جوانە. لە خۆشیەکانە کشتی لەگەڵ یەک حتا ژنخوازی هەیە لە بینمانە، ئەوەنە لە ناو یەکترین نین. لە کفری شایەکانی زۆر جیاواز بیە، سنەتی منداڵ زۆر جیاواز بیە، کشتی پێکەوە و ئەسپەوە ئافرەت بە کەلوپەر و بە کولتوری جوانی خۆمان کشمان کەلوپەر و جیاوازی خۆمان پێکەوە ئەم ئینەما ئاهەنگەمان کردا. لە ناخۆشیشە حتا من ئەوە تا ئێستا کەس نەیوتە. لە ئەمفالیشە لە کفری وەکو براکوردەکان تورکمانش هەیە ئەمفال کراوە. لەعان ڕژێمی بەعزە کفری قەسەفەکریا کشتی پێکەوە قەسەفەکریا پێکەوە شەهیدمانەدا. بۆوە لە خۆشیە لە ناخۆشیە ئێمە پێکەوە بینە دوای ئەمەشا پێکەوە بین، چکو ئێمە بە یەکەوە جوانین، بە یەکەوە ئەم وڵاتە بەهێزترەکەینەوە. کاکسەزگین نمونەیەکی جوانی پێکەوە ژیانی ئەم شاری پێپشان ناین چ لە ناخۆشیەکانە چ لە خۆشیەکانە. ئەوەتان چییە بۆی کە لە داهاتوشدا ئەم پێکەوە ژیانە بمێنێت و زیاترش گەشە بسەنێ لە ناو شاری کفری و دەوروبەریە؟ بەڵێ ئێمە یەکەم جا ئاواتم ئەوەیە من وەکو گەنجێ مێژوو ئەم شارە بپارێزین و بۆ تەپایی و ئاشتی ئەبێ ئێمە هۆشیاری ناو خەڵکە زۆرتر بکەین، یەکتر قبولکردن بۆ ژیانێکی ئاسوودە زۆر باشترەوێ. ئاواتمەوەیە. کاکسەزگینیان حەزەکەم بە زمانی تورکمانی خۆتان پەیامێک بۆ خەڵکی کوردستانمان بۆ بنێریت چییە؟ Ben Sezgin Muslih Aluş Bayatlı Kifri'den
kardeşlik için, birlikte yaşamak için, birbiri kabullenmek için buradan sesleniyorum. İnşallah hepimiz birlikte yaşarız, birbiri kabul ederiz. Çok sağ olun kanalınız için. Ben de sana teşekkür ederim. Teşekkür ederiz. زۆر سپاس بەڕاستی کفری هەر لە کۆنەوە وەکو زۆربەی شارەکانی تری کوردستان ئەم نمونە جوانەی پێکەوەژیانی پاراستووە تا ئێستاش بەردەوامە هیوادارین تا سەردەم ئەمە هەر بمێنێ ئەگەر دوژمن زەفەرمان پێنەبا درز نەخاتە نێوانمانەوە ئەم گەلانە لێرا کە ژیاون لە دێرزەمانەوە هەمووی ئەرز و ئاوی خۆیەتی هەمووی ژیانی خۆی لێرەیە هەمووشی وەکو خوشک و برا پێکەوە ژیاون هیوادارم ئەم پێکەوەژیانە هەر بمێنێ دووبارە زۆر سپاس. عزیزم مریم شوی دیارن عزیزم بانگمی مێژوو شارێک زیاتر لە 5,000 ساڵ تەمەنێتی شارێکە شارستانیت تیا بەردەوامە تا ئەمڕۆ شارێکی دێرین شارێکی کۆن کاک ڕەفعەت ئێستا باس لە مێژووی ئەم شارەمان بۆ کاک ڕەفعەت چۆنی سپاس دەکەم ژووت ئەمێ باسێکی مێژووی ئەم شارەم بۆ بکەی لە دێر زەمانە و گرنگی پێگەی لە ناوچەکەیە و ئەو شوێنانی کە پێکەوە بەستوێتەوە و بۆچی گرنگ بووە لەم ناوچەیە سرەتا بەخێر هاتن و بەخراپنی ستافی کەناڵی کوردستان 24 دەکەن بۆ شاری کەفری مێژووی دێرینی شاری کەفری مێژوویکی زۆر کۆنا لە سەرەتاکانی مێژوو دەگەڕێتەوە لە سەرەتاکانی مێژووی شارستانیتی بابلی و ئاشووری و سۆمەرەکانە ناوی ئەم شارە هاتووە بە چەند ناوێکی جیاوازەوە بۆ نمونە لە کاتی سۆمەرەکاندا بە ناوی کەپڕۆ هاتووە چونکە زۆربەی دەستەواژەی ناوەکانی سۆمەرەکان چەند پیتێکی تێدا بووە وەکو پیتی ک و پیتی تێدا بووە وەکو ئارەبخاوەکو و کەپڕۆ وەکو کیپڕۆمانە وەکو کیماش و لە سەردەمی بابلیەکاندا دیسانەوە ناوی کفریش هاتووە لە سەرچاو مێژوەکان ناوی هاتووەکو کیماش وەکو ناوی ئۆرۆ و لە سەردەمی ناوەڕاستە لە سەردەمی عوسمانەکاندا بە ناوی ئەلسەلاحیە هاتووە گرنگی شاری کفری لەوەدایە کە شاری کفری لە مێژوودا سەنتەری بازرگانی بووە بۆ ڕۆژهەڵاتی عێراقی ئەو سەردەمە و وڵاتی ئێران وڵاتی فارس لەگەڵ وڵاتی لوبناان و سلمانەکە وڵاتی شام ناسرە بوو و هەروەها ئەمارەتی بابان لەگەڵ ویلایەتی بەغدایە ئێرە ئەم شارە سنتەری بازرگانی بووە لەم شارەدا بازارێکی زۆر گەورە هەبوو نزیکەی 200 دوکان و 4 خانیلیە بووە و هەروەها هەموو ئەو کاروانچیەکان کە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان دەهاتن ئەلێرە بۆ نزیکەی چەندین ڕۆژ ئەمانەوە ئاڵوگۆڕی بازرگانیانە کرد لەگەڵ بازرگانەکانی ویلایەتی بەغدا لەگەڵ کوردەکانەوە لەگەڵ ئەو بازرگانەی کە لە ڕۆژهەڵات دەهات ئەم شوێنێکی ئێستا حالێن ئێمەتیا وەستاوین شوێنێکە بابانەکان دروستیان کردووە گرنگی بابانەکان بۆچی کفری بەلانەوە گرنگ بۆ بێنە ئێرە شوێنی وا دروستکەن بۆ خۆیان دوای ئەوەی کە ململانی سیاسی لەو سەردەمە لە ناوڕاستی سەدەی 19 لە قەڵاچۆڵانە ڕوویدا بوو لاوازبوونی دەسەڵاتی بابانیەکان لە قەڵاچۆڵان و دەوروبەری بەشێکی زۆر لە بنەماڵی بابانیەکان هاتن بۆ شاری کفری لە شاری کفری گیرستانەوە و لەم شوێنەداوە کە ئێمە لێرە لێ وەستابین ئەمە پێڵێن تاق ئاڵتی و ژێرکەوانی پێڵێن ئەمە بۆ مڵکی بابانەکان دەکرێتەوە بۆ خاونەکەشی عەبدوڕەحمان پاشای بابانی بووە بابانەکان ئەلەم شارەدا گرنگیکی زۆریان بە بواری ڕۆشنبیری و بازرگانی و سیاسی داوە تەنانەت لە کایی سیاسی دەوڵەتی عوسمانیش خەڵکانێک هەبوونە پلۆپایان هەبووە و هەروەها لە سەرەتاکانی دروستبوونی پاشایەتی عێراق دیسانەوە کۆمەڵکی زۆر لە کەساتی بابانیەکاندا لە عێراق ئەوانش پێگەی سیاسیان هەبووە پلۆپایان وەرگرتووە چ سەردەمێک بە سەردەمی زێڕین ئەناسرێ لە کفریا لە دێر زەمانەوە تا ئێستا من پێم وایە لە کۆتایەکانی سەدەی 19 تاوەکو ناوەڕاستی سەدەی 20 سەردەمی زێڕینی شاری کفری بووە چونکە لە کاتی دروستبوونی حکوومەتی عێراقی بۆ یەکەم جار خەڵکی ئەم شارە پلەی وەزیریان لە حکوومەتی عێراقی وەرگرتووە وەکو عومەر نەزمی وەکو جەماڵ عومەر نەزمی وەکو ئومێد وەکو
جەماعەتی وەنداویەکان یاخود سەیدەکان یاخود بابانیەکان ئەمانە لێرە لە هەموو پایەکان دەوڵەت عراقی پلۆپای پۆستیان وەرگرتووە بۆیە گرنگی ئەو پۆستانە ڕنگدانەوی هەبوو لە شاری کفری بوو بە سنتەرێکی بازرگانی سیاسی بۆ نمونە ساڵی 1990 بۆ یەکەم جار وێستگەی شەمەنەفەر گەیشتە کفری لە ساڵ 1920 بۆ یەکەم جار شۆڕشێکی چەکداری کوردی دروست بوو 1920 و ئەوەشە جێی بایخێ بڵێن شێخ محمودی حافید لە ساڵ 1922 بۆ یەکەم جار لە شاری کفری کۆنگەری نیشتیمانی کوردی ئەلەم شارە دامزرا. پێم خۆشە یەکەم مەکتەبی کچان ساڵی چەند بۆ چێ بۆ مامۆستاکەیت بۆ مان باسکەیت لە ساڵ 1932 بۆ یەکەم جار قوتابخانەی کچان لە شاری کفری دامزرا یەکەم مامۆستا و یەکەم مدیرشی مامۆستایەکی ئافرەتی مەسیحی بوو خەڵکی شاری مووسڵ و بە ناوی کریستین نزیکەی ساڵێک دو ساڵ ئەلێرە مایەوە تەنها ئافرەتێک بوو کە قوتابخانەی کچانی بەڕێوە برد. زۆر سپاس کاک ڕەفعات بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ ئەم زانیاریە گرنگانە دەربارەی کفری هەڵبەتە شارێکی وا دەوڵەمەند بە مێژوو شارێکی وا دێرین کە تەمەنێکی 500 ساڵی هەبێ خاوەن شارستانێکی گەورە لە ناوچەکە سنتەرێکی بازرگانی گەورە زۆر لە مەزیاترێنێ کە مێژۆکەی باسکەین بەڵام دەرفەتی بەرگەی ئەم بەرنامەیە هەر ئەوەنەیە لەبەر ئەوە زۆر سپاس بۆ کاک ڕەفعات بۆ ئەم دەرفەتە زێڕینە پێوبەخشین. Kılavlar guruncu raftar nazarına kayarıyor aman yar لتري عينك ميم لتري عينك ميم حزنك دەست خۆش کاک عومەر بۆ عەسفە جوانە دەست خۆش کاک هاوتە بۆ ئەو قوڕگە جوانە بۆ ئەو دەنگە خۆشە حەزەکەم ئالێرەوە دەست پێ بکەین بڵێم لانکە و لە دایکبوونی مەقاماتی عێراقی لەم شارەوە سەری هەڵاوە گوازراوەوە بۆ هەموو شارەکانی تری عێراق قوبانچی لە ساڵی چلەکانە هاتوتە ئەم شارە بەس بە تایبەتی بۆیە گوێ لە قورئان بێژەکان بگرێ بۆیە بزانێ ئەو مەقاماتانەی قورئانی پێبێژن لێرە ئیسفادەی لێکات و بەکاری بێنێت ئەم مەقامی کە جەنابەت ئێستا بۆ توتین ئەسڵەکیمان بۆ ئەگەڕیتەوە مێژۆکیمان بۆ گەڕیتەوە ڕاستەکەی سەرەتا بەخێراتن بەسەر زۆر سپاس ئەمە مەقامێکی خوێندم مەقامی تەفلیس کە لە سێگاوە سەرچاوەگرێ بۆ یەکەم جار مەقامبێژی بەناوبانگ لە عێراق و هەموو ناوچەکانە کە ڕەحمەتوڵا شەڵتاخ کە خەڵکی کفری بووە دانیشتوو ئێرە بووە لە ساڵی 1970
نەوەسێ پێم وا بێ لەدایک بووە لە کفری و هەر لە کفریە مەقام بێژێکی بەتوانە بووە دوایەوە چۆ بۆ بەغاوبوو ناوچەکانی باشوور لەوێ مەقامی خوێندەوەوانە ئەو داهێنانی کردووە لە مەقامی سێگایە ئەو مەقامی تەفلیسی داناوە. ئەی ئەتوانین بڵین مادام مەقاماتی عێراقی لەم شارەوە لەدایک بووە مەقام بێژە عەرەبەکانیش ئەوانی عێراق سوودیان لە مەقام بێژانی کوردی ئێرە وەرگرتووە؟ بەڵێ بەدڵنیاییەوە کفری بۆ خۆی ئەتوانین بڵین کانیاوێک بووە وەکو کانیاوێک بووە هونەرمەندی زۆر باشی تیا دەرکەوتووە لە خزمەتی بواری مەقامات و هونەری کردووە لە چی بە کورسان و باشە بۆچی ئەمە کە لێرە و سەری هەڵ قوڵاو لێرە لەدایک بوو بۆچی دواتر بەناوی عەرەبیا بەناوی عێراقەوە ئەمە جیاکاری ناکەین کاڵێن عەرەب مەبەسمان ئەوە نییە بەڵام زیاتر بەناوی عەرەب و بەناوی مەقاماتی عێراقیەوە بڵاو بۆ ناوی ئێرە نەهێنراوە کەمێک هەیە مێژووی ئەمە دانێ لەم عێراقا ئەم مێژۆ بزانێت کە لێرە سەری هەڵاو بۆ کورد ئیسفادی لێ نەکردو بەناوی کوردەوە وڵاو بێتەوە ببێ بە ئەمە لە باتی بڵێ مەقاماتی عێراقی بڵێ مەقاماتی کوردی لێرەوە ناسرابێت زیاتر. ڕاستەکەی قسەکە زۆرتەوە کاتی خۆی ینی بەدڵنیاییەوە هۆکاری سیاسی بووە پێشتریش لە سەردەمەکانی تریشاوەکو ئێستا چۆن ڕۆشتانە تعیی بەکرێوانە ئێمە هونەرەکەشمان بەهۆی سیاستەوە بزەرەری زۆری پێگەشتووە. کەواتە پێم خۆشە لەم چاوپێکەوتنە یەک گۆرانیمان بۆ بڵیت کە بۆن و تام و ڕۆحی ئێرەی لێو بێت کە خەڵکی کفری زۆر لەسەر زمانیان بوو بێت زۆر حەزیان لێ بوو بێت گۆرانیەکەم بۆ بڵێ. ئەوە سەرچاو لە خزمەتم فەرموو. فاتما دوو چاوی مەستر بەتەلیسمی جوانیە شەرابی خۆشەویستی عەرەقیە دانیە فاتما دوو چاوی مەستر شێتی کردم فاتما. دەژن و باڵاکەت نمونەی پەیکەری یۆنانیە یۆنانیە لار و لەنجەت مۆسیقایە بەستەیە گۆرانیە گۆرانیە لار و لەنجەت مۆسیقایە بەستەیە گەشتەکەی ئەمڕۆمان بۆ کفری زۆر خۆش بوو زۆر گەرم و گوڕ بوو لەگەڵ گەرماکەیە زۆر خەڵکی گەرما و گوڕمان بینی کە زۆر بە گەرم و گوڕی پێشوازیان لێکردین. ئێستاش کە سەرەی خوانەکەیە بە هەمان شێوە شیرین خان زۆر بە گەرم و گوڕی پێشوازی لێکردوین خواردنێکی زۆر گەرم و گوڕمان بۆ ئامادەکات ئەنجا خۆشی شێوەکارێکی زۆر بەتوانایە کارەکانی بینیوە زۆر جوانە زۆر مهمە زۆر بەتوانە. شیرین خان چۆنی؟ باشی حاڵی تۆ باشە؟ سپاس دەکەم. سەلیقەی پێشوی بینە سەر باسی خواردنەکان ئەمە باسی ئەوەکەم بۆچی هونەرمەند دائیمان کە خوو باتە خواردن سەلیقەیەکی عەجیبی هەیە و اختراعاتی سەیر لە خواردنا دروستەکە و خواردنەکانی و دەستاوی زۆر خۆشەوە ئەو ڕەبتە هیچیە هونەرمەند لەگەڵ خواردن دروستکردنا عیلاقی زۆر خۆشە. پێچەی هونەرەکەی بێ
چونکە هونەر و شێوەکاری و تابلۆ ئەوانە تۆ ڕنگ تێکەڵەکەی ڕنگدا ئەنێ لە خواردنیشە هەروایە هەر دیزینکردنەوە هەر ڕنگدانانە پێچەی ئەوە بێ حەز بکەی وەکو تابلۆیەک خواردنەکە بنەخشێنی. جوابەکە زۆر منتەقیە زۆر جوانە دەست خۆش من شەروایە بینم طبعاً مە لە هیچ شوێنێکۆ نەشێفین نەخوێنومانە نەیز بەڵام ئەو خواردنە خۆشیکە ئیزاین ئەو دەستاوە ڕنگانەوەی ئەو هوەرێکە لە هزر مێشکمانە ئیگوازین و بۆ پەنجەکانمان هوەریش بە پەنجاکرێ و بە مێشکەکرێ ئەمەیە ئەمڕۆ چیمان بۆ ئاماداکەی قەرەرداوە چیمان بۆ حازەکەی بەڵێ ڕانی بەرەخ ئەەکەینە فڕنەوە بە داو دەرمانەوە ئەوە زۆر خۆش دەرئەچێ لەگەڵ برنجێکی بۆ ئاماداکەین بە داو دەرمانی بریانی بەڵام بەس برنج و شعریە اینجا دوایی ئەو کەرەستانە هەمووی سوورەکەینەوە ئەیکەین بە سەریاوەکو دیزینێ ڕانە بەرخەکە لە سەریدانی تۆزە شێوەی دلێمیشی پێڵێن وەکو دلێمیەک وایە شلەیەکی قەیسیش ئاماداکەین بە نۆک و دارچین ئەم شلێ قەیسێ بە نۆک و دارچین بەڵێ تایبەتە بە ناوچەی کفری خۆتان وڵی ئێمە خۆمان زۆرتر یعنی بە نۆک دروستیەکەین من تا ئێستا نەم خواردو بەس حەزەکەم بخۆم ئەمێ ئاماژە بێکشت بکەم لە زۆری بەرنامەکانە هەندێک بەرنامەر خۆم خواردنەکەم لە زۆری بەرنامەکانیشە من هاوکارم لەگەڵ ئەو خانمای ئەو کەسی کە خواردنەکە دروستەکە شێفم زۆر جار پیازەکەش بە من ئەزن بقام پیازەکەشی جنیوەمی هیچی بۆ من نێشتەوە تەلەفۆن چەندتم کاکە من ڕان ئەەکەم من ئەوەکەم وتی ناقبوڵم نییە هەمی خۆم ئەیکەم بۆ ئیسرارەیە زانیم خواردنەکانی زۆر خۆش دەرەچێ تێگەی ئەم شتانی کە باسی ئەکات و وەکو هونەرمەند و وەکو ئەم شتانی کە دایناوە ئەوە حازری کردووە پێشوەختانی زۆر جار ئەمە هەمی خۆی حازری کردووە ڕێک من ئەزانم خواردنەکانی زۆر خۆش دەرەچێت دەبات دەست پێ بکەین. ئەم دووە ئەمەی سەری ئۆلاشەگری ئەوە هەڵێگری کێشی بەڕوومەت دانێتەوە جای خۆیەوە نەخۆشە لەچەوە دەست بێکین مەنزەری زۆر جوانە و دەستانەوە خۆش بێ یەکەم بەرنامەیە کە کەس هێشت پێی دەست بەم لە هیچەوە پیازەکەشە جنی بوو ئەوەش بۆ نێژمە بیزنم غەدداری تۆ زۆر هەمووی دەست و خەتەکە بێ کەواتە لە چۆ دەست پێ بکەین وڵی بە دڵی خۆت حەزەکەی لەکوێوە دەست پێەکەی بۆ دەستی هونەرمەند دەکەم شاگەم بەڕاستی ئەو فەنتازیایە لە جوانی لە خۆشی هەمووی دەستی هونەرمەندا تۆ لێ خوارد زانیت ئامۆی چۆنە؟ وڵی خۆ ناکرێ بە خواردنی خۆم بڵێم خۆشە قەچەکەش زۆر خۆشە دەستە خۆش بێ بەڕاستی هونەرمەندێکی شێفێکی زۆر هاتوو زۆر مهم زۆر سپاس نەتوانم ئەترافێ پێ بکەم بڵێم پەرفێکتە زۆر چاکە خواردنەکە زۆر خۆشە دەست خۆش بێ ئافرەت بێ یاخوا دەستی تۆ خۆش بێ کاکشکۆ تۆ لەم خواردنت خواردووە لە شوێنی تر و خۆشت ئامادەت کردووە زۆری ئامادەکەم بەڵێ چی جیاوازیەکی هەیە لەگەڵ جیاوازەکەی ئەو زەردەچەوەیە من قە زەردەچەوە بەکارنایەنم یان لەو شەڕانی کە ئیخۆین زەردەچەوە بەکارنانی بۆ گۆشت بە ئەم بۆ برژانی ئەمە بەگۆ بە زەردەچەوەی تیاابێ بەزام ئەم خەڵتەی کە تۆ کردوتە زەردەچەوە شتیە تامەکەی خۆشە تامەکەی ناخۆش نەکردووە ڕەنگێک و تامێکی تری بەخشیەوە بە خواردنەکەکە بۆ یەکەم جارە مەزان ئەم نەکەی ئەەکەم لە ناو ئەو گۆشتە و تاماکەم لە بەرۆژ زۆر خۆشە بەڕاستی گەشتی ئەم ڕۆمان و خوانی ئەم ئێوارێمان لەم بەرنمەیە زۆر تایبەت بوو هاتنم بۆ کفری زۆر شتێکی جیاوازی پێبەخشیم لەوەی کە شتی زۆر جوانم بینی مێژوویەکی زۆر جوان و پرشنگدار خواردنێکی زۆر خۆش کەسانی زۆر گەرم و گوڕ و ئازیز و هونەرمەند
بەڕاستی گەشتەکەی ئەمڕۆم بۆ کفری زۆر تایبەتی بوو تا گەشتێکی تر تاخوانێکی تر تا بێکترێ گەینەوە هەر شاد و کامەران و بەختەوەریش بن لەگەڵیان.